ئەفسەری ئاسایشی ملازمی یەک ئاوارە محەممەد شەریف بەناوی بەڕێز بەڕێوەبەری ئاسایشی سلێمانی و سەرجەم ئەفسەران و کارمەندانەوە پرسە و سەرخۆشی خۆمانتان پێ ڕاگەیەنین. سەری ڕێز و وەفاداری بەرامبەر کەسوکاری سەرجەم شەیدانی کوردستان و شەیدانی ئاسایش دانوێنین. بەڕێزان، چل ڕۆژ لەمەوبەر گەلەکەمان و بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی ڕۆڵەیەکی بە وەفا و ئاسایشێکی چاپۆک و چاونەترس و دوێری لەدەستدا. بەباشی ئەزانین بیری هەموو لایەک بخەینەوە کە دەستگای ئاسایش دەستگایەکە سەلماندوێتی لە پێناو ئارامی و سەربەستی و سەروماڵ و سامان و کەرامەتی هاوڵاتیاندا هەمیشە خۆبەختکەر بووە، بە شەو و بە ڕۆژ بەردەوامی ئەرکی خۆی جێبەجێ کردووە. سەرەڕای قەیران و بارودۆخی ئێستای هەرێم بە بەردەوامی ئەرکەکانی لە پێناو خەڵکدا بووە. شەیدانی پێشومان و تێکۆشەرەکانی ئەمڕۆی ئاسایش بە ئەفسەر و کارمەندانەوە بە بەردەوامی لە ئەرکی نیشتیمانی خۆیان هەڵساون. بۆیە جێخۆیەتی ئاسایش وەکو دەستگایەکی نیشتیمانی پیرۆز وەک ناوی خۆی ناو بندرێ و ناو بهێندرێ. شەیدە قارەمانەکان سەلمێنەری ئەو ڕاستیەن. ئێمەش سوێن بە گیانی پاکی هەموو شەیدەکان پەیمان تازە ئەکەینەوە بە ئەمەک و وەفادار بین بۆ پاراستنی ئارامی و ئاسایشی و ئازادی و سەرفرازی خەڵکی بە شەرەفی کوردستان و شاری سلێمانی خۆشەویست. ئامادەبوون و حزوری جەنابتان هەر لە یەکەم ڕۆژی کۆچی دوای کاگا ئاوارەی جوانەمەرگ تا ئەم ساتە و ئەرک و ماندووبوونتان پێمانەوە جێگای سوپاس و پێزانینە. بە پێویستی دەزانین لەم بۆنەیەدا سوپاسی هەموو خزم و هاوڕێ و هاوکارانی جوانەمەرگ بکەین و دووپاتی بکەینەوە کە هاوخەمی و سەرخۆشی ئێوەی بەڕێز بوونەمایی سەبووری ئێمە لە ساتەکانی لەدەستدانی جوانەمەرگدا. هەروەها بە پێویستی دەزانین لێرەوە سوپاس و پێزانینێکی تایبەت ئاراستەی سەرجەم بەرپرس و ئەفسەران و کارمەندانی بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی بکەین و وەفاداری و ئەمەگناسی جەنابتان بۆ خوالێ خۆشبوو ملازم ئاوارە بەرز دەنرخێنین. Thank you.